سڵاوتان لەبێ ئاوەسەر محەممەدم لە سوولی تایمزەوە لەگەڵتانم. ئەمڕۆ لە ناحیەی بازیانین. ئەمانەوێ بزانین ئایا ناحیەی بازیان خەڵکەکەی پێش هەڵبژاردن چۆن خۆی ئامادە کردووە؟ ئامادەیە دەنگ بدات؟ داوایان لێ ئەەکەم نەزیح بن، نەزاهەتیان هەبێ، یعنی دەست پاک بن، داوێن پاک بن. ئێستا لەخوا بەزیابێ کۆمەڵێک کەس دروست بوون کە سەربەخۆن لەژێر سێبەری هیچ حیزبەکانین ئەجەندا لەسەر حیزب وەرناگرن، لەسەر حیزبەکەی وەرناگرێ، لە کۆمەڵێک کەسی تر وەرناگرێ، خۆیان لەناو خەڵکان و ئەجەندای خەڵک جێبەجێکرد. ئەوانەی خۆیان بە معارەزە ئازانی ئەوانەی کە دەمیان گەرم بوو بڕیاریان ناوە هیچ دوژمنایەتی پارتی نەکەن نەوەک دڵی بێشێر بچنە سەر سۆنەکانی دەندان و تۆڵە لەو کەسانم بکەنەوە کە ساڵانی پێشوو چیان بۆ وڵاتە کردەوە بوونەتەوە هۆی دواکەوتنی وڵاتە نەوەکو پێشکەوتنی. ئەمجارە بڕیاری ئەوە بن نوێنەری ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن، نەک شوێنی دروستبی بەتاڵی حیزبەکان بکەون. بۆ ئەم جارەی هەڵبژاردن ئامادەی وەکو جاران بچیتەوە سەر سندۆقەکانی دەنگدان و دەنگی خۆت بێ بەو کاندید و بەو لیستەی کە شایانی حەقا؟ داوای لێبوردنەکە من لە دەروی وڵاتەوە هاتوومەتەوە، دەنگم نەداوە بە هیچ کەسێ، بەڵام پێشنیارێک هەیە بە ناوی دایکی شەهیدان و بە ناوی هەموو گەلی کوردەوە حەزەکەم قسەیەک بکەم. داوام ئەوەیە لەوانەی کە هەڵەبژێرن و نوخبەی کوردین، نوخبەی کوردی ئەوانەی کە لە قیمان لە لووتکان و دەسەڵات دەگرنە دەست، چەند زانیاریەک هەیە پێویستە هەرێکێک لەوانەتیان بێ، هەر تاکێک لە نوخبەی کوردی هەر کەسی هەڵبژێرێ داوایان لێ ئەەکەم نەزیح بن، نەزاهەتیان هەبێ، یعنی دەست پاک بن، داوێن پاک بن، خاکفرۆش و خۆفرۆش نەبێ. ئەمە یەک. دووهەم عەقڵێتی قانونی، عەقڵێتی سیاسی تیا مەوجود بێ، شەرد نییە موختەس بێ، پسپۆر بێ لەو بوارەدا لەگەڵ سەقافەیەکی عامە، زائیدەن کە لە هەمووی مهمترە علمی لغەی هەبێ، ئەویش زمانەکانی دوژمن و زمانی ئینگلیزی و فەڕەنسی و چەند زمانێکی تر ئەگەر بزانێ هەرێکی لەوانە بۆ میلەتی کورد باشە، نەوەک نوخبەیەکمان هەبێت و زمان نەزانێ و عەقڵێتی سیاسی و قانونی نەبێ. داواتان لێ یەکەم ڕەچاوی ئەو خاڵانە بکەن، نەزاهەت، عەقڵێتی سیاسی و قانونی تیا مەوجود بێ، شەر نییە موختەس بێ 100% و علمی سەقافەی عامەی هەبێت و علمی لغەی هەبێ. ئێمە لە بانگەشی خۆمان بەردەوامین و لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران وانەی کە پەلاماری خەڵکی ئەم شارەیەن، زەویە گرنگەکانی ئەم شارە داگیر دەکەن، تاڵانچیەکان لە تۆمەتەکانیان ساربان ناکاتەوە لە هەنگاوەکانمان، لەگەڵ خەڵکی خۆمانە بەردەوامین و ئەم شارە بەجێ نایڵین و هاواریش لە گەنجەکان و خەڵکی شارەکەمانەکەین کە گەندەڵکاران ئەوانەی کە بوونەتە چەتە بەسەر ئەم شارەوە بنەماڵە سیاسەکان هانیان نێن کە ئەم شارە بەجێ بێڵن، کۆڵ نێن لە ڕوبەڕووبوونەوەیان. ئێمە لەگەڵ هاوڕەکان و تیمەکەمانە بەردەوامین بە ئەوانش خەریکی تۆمەت بڵاوکردنەوە بن و ئێمە لە ڕوبەڕووبوونەوەیان لە هەر شوێنێکای داگیرکاریان کردووە. ئێمە سوورتر ئەبین لەسەری ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیتان لە ڕوبەڕووبوونەوەی فاسدەکانی پارێزگای سلێمانیا ئێمە هەنگاوەکانمان فراوانترەکەین. لە کاک سەرکەوتوو کە بینین ئەمڕۆ سەردانی قەزای بازیانە کردووە. ئایا خەڵکی قەزای بازیان ئامادەن دووبارە بچنەوە سەر سندۆقەکانی دەنگدان وەکو ئێستا چین قسەتان لەگەڵاکردن؟ خەڵک بەگشتی بێزار بووە لە حیزبە سیاسەکان بە تایبەتی حیزبە حکومڕانەکان، ئەوەی کە بینیمان ئیسیجابێکی باش بۆ کاندیدە سەربەخۆکان بە تایبەتی ئەو هاوڕێیانەی ئێمە هەیە، ئەوەی چەند ساڵی ڕابردوو کردومان لە چوارچێوەی بەڵێنەکانی خۆمان بە زیاتریشەوە توانیمان بەجێ بگێنین بۆتە جێگەی ئەوەی کە خەڵکی بازیان ئەمجارە بڕیاری ئەوە بن نوێنەری ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن، نەک شوێنی دروستبی بەتاڵی حیزبەکان بکەون. ئێمە هیوامان پێیانە کە ئەمجارە متمانەی سەرەکی و گەورەیان زیاتر بۆ ئێمە بێ کە ئەمە سنووری بازنەی دووە لە بازنەکانی سلێمانیا، هیوایەدارین کە ڕۆژی دەیدا ئەو بێ هیوایە تەرجەمە بکەن بۆ بڕیاری سیاسی و پشتگیری ئێمە بکەن. بەداخەوە لە کوردستان ئێستا حالەن
عشقی دەنگدان تۆزێک لاواز بوو تۆزێکش نازۆری لاواز بووە بەڵامی تر هەندێک کەس هەیە هەرەوە هۆشاریان هەیە کە یعنی مەبەسم خۆ نییە بەمەسم عامە کە بچنە سەر سۆنەکانی دەندان و تۆڵە لەو کەسانم بکەنەوە کە ساڵانی پێشوو چیان بۆ وڵاتە کردەوە بوونەتەوە هۆی دواکەوتنی وڵاتە نەوەکو پێشکەوتنی تر لەبەرەوە من ژێشکم لەوانە کە ینی بە هەموو جارێک عشقی ئەوم هەیە بچمە سەر سۆنەکانی دەنگان ئەگەر کەسانی سربەخۆ ئەگەر ئەو کەسانی کە ڕابردوویکی پاکیانە کە بە فعلی شەڕی دەسەڵاتەکەن کە بە فعلی خۆیان نەفرۆشتۆ بە دەسەڵات خۆیان نەگۆڕێتەوە بە پارە و پول ئەمانە ئەبێت ببنە نوێنەری خەڵک دەن بەمانە بات بچن نوێنەرایەتیان بکەن چونکە تۆ کە ئەچیتە بەخە ئەوە زیاتر کاری پەرلەمانتاری و ئەوانەی کە لەوێ بۆ نمونە کە پێشتر ئەزبوونیان هەبووە کە لەو بوارە کاریان کردو ئەوان زیاتر باشتر ئەزانن کە ئەو دەسەڵاتی کە لەوەیە کە بەناوی کوردایەتیەوە کە شەڕەکە ئەبینن کە چەند لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ئەیاو کە لە شێر و خوان خەریکی سەفەقات و بزنس و کۆمەڵشتی ترن بەڵام ئەوانەی کە دەنگە دلێرەکەن ئەبێ خەڵک گیان بکاتەوە ئێستا لەخوا بەزیابێ کۆمەڵە کەس دروست بوون کە سەربەخۆن لەژێر سێبەری هیچ حیزبەکانین ئەجەندا لەسەر و حیزب وەرناگرن لەسەر و حیزبەکەی وەرناگرێ لە کۆمەڵی کەسی تر وەرناگرێ خۆیان لەناو خەڵکان و ئەجەندای خەڵک جێبەجێەکەن ئامادەین هەمومان ئامادەین بۆچی شتێکی باشە ئەمە هەم دەنگدانە ئەگەر بۆ حیزب باش نەبوو بەزمادان بۆ پەرلەمانی عێراق باشە هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارە زۆر گوڕوتینەکەی لەبەر ئەوەی کە ئاڵێم گوڕوتینی باشترە لەبەرەوەی هەموو لایەنەکان ئەوانەی خۆیان بە معارەزە ئازانی ئەوانەی کە دەمیان گەرم بوو بڕیاریان ناوە هیچ دوژمنایەتی پارتی نەکەن نەوەک دڵی بێشێ یەکێتی و گۆڕانیش دڵیانیان بڕیاریان ناوە بە هێواشی بەڕێکەن هەندێکی تریش کە کلکی پارتی وەکێتین بە بۆنەی ئاشتەوایی خۆیانەوە باسی ناکەن ئێمە باسی هەموو گەندەڵەکانێکە من لە هەڵمەتی هەڵبژاردنانیم بەڵام پێم خۆشە بڵێم هەموو ڕۆژ لای من هەڵمەتی هەڵبژاردنە تا ئەمرم چونکە من ئیشەکەی من ئەوەیە کە بەردەوام دژی ئەم ستەمکاریە بجوڵێمەوە پێشەوەی بڵێم کۆمپتەمەن کۆتایی بێ یەکێتی و پارتی و کلکەکانی بەرەنگاری ئێمە بنەوە نەک لە بەرەوەی بەس تێمە بتوین بە ترساندنیان بەڵکو ئەیانە لە ڕێ ئێمە هەندێک هاوڕاتی و هاوڕێی ئێمە کە لە ئەوروپان فێر بوون دەنگیان لێرە ئەڵەن با ئەمان عاقڵکەین ئەوان بترسن نەگەڕن بەڵام دڵنیا بنەوەن سەدا هەزار کەسن هەمویان فێر بوون و ئازایەتیان هەیە و ئەگەڕێن و لە ئێمە باشتر ئامادەم بە هەر پەنجەکەم دەنگودەم بەس لەبەرەوەی ئێمە کەرکووکمان لە دەست نەچێت ئێمە کەرکووکمان هەیە ئێمە مادەی سەوچنمان هیچ بۆ نەکراوە لەبەرەوەی تعریب بکرێن بچین دەنگ بدەین یعنی ئەمە ئاخر شتێ بۆ ئێمە ئەم هەنەمان لە دەست نەچێت ڕاستیەکەی ئەوەیە گەنجانی ئێمە زۆربەی زۆریان لە وڵات ئەڕۆن دەنگ نادەن چیت هەیە بۆ ئەو گەنجانە بۆ ئەوەی کە داهاتوی وڵاتەکەی خۆیان دیاری بکەن من بۆ گەنج ئەڵێم یعنی هەر ئینسان لە وڵاتەکەی خۆی بمرێ باشترە هەچێ بێ لە وڵاتەکەی خۆیان بێت یعنی وە تا سەدانمان لە ئاواخن کاسەدانمان هیچی بۆ ناکرێت هەمووی بێ ئومێد بووە یعنی باشتر وای خەڵک لە وڵاتەکەی خۆی دانیشتێت بەڕاستی من لەگەڵ ئەوە یانی خەڵک بچێ بۆ خارج خۆی بداتە ئاو بخنچێت زۆربەی گەنجەکانمان دەنگ نادەن یعنی بە هیچ شێوەیە ناچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ نادەن داهاتوی وڵاتەکەی خۆیان دیاری ناکەن چیت هەیە بۆ خەڵک ئەزانە گەشتیان بۆ بکرێت ئەگەر شت بکرێت ئەو گەنجەش هەمووی پەنا نابە بۆ خارج مەسەلەکە ئەوەیە شت ناکرێت دا نامەزرێت ئەوەیە مەسەلەکە سەبارەت بە پرسی دەنگدان لە دانیشتوانی قەزای بازیانمان پرسی ئایا ئامادەی بە هەمان گروتینی جاران بچیتەوە سەر سندوق و دەنگ بدەیت وەڵامەکان جیاواز بوون هەندێکیان پیان وایە ئەبێت بچیت و مافی خۆت و داهاتوی خۆت دابین بکەیت ئاوێ سەر محەممەد سوولی تایمز بازیان سلێمانی